من لەبارەی قەیرانی کارەبا و ئەم بدۆخە بەردەوامی کە ئێستا لە عێراقەیە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز سەرمەد بەیاتی شارەزای ئەمنی لێرە لەگەڵما زۆر بەخێر بێ و داوای لێبوردنەکەم کە دەمێکە لەگەڵمانی بەڵام بابەتەکەمان شتێکی دیکە بوومەوە لەسەر دۆخی کارەبا بەیەکەوە قسە بکەین بۆچی قەیرانی کارەبا بەردەوام لە عێراق سەر هەڵ ئەدا هۆکارەکەی چیە تەکنیکیە سیاسیە گەندەڵیە عێراق بۆ وایە الفساد من أجل أن نبدأ من الأخير كوتاي ودس بكين كيشي سرتشي قندالية صلاو لا ولا بنراتان أم قندالية كروتسوا بناو تستي حكومة دا للتواوي سيكتر كان حكومة دا لدوي 2003 للتواوي حكومة كان 30 مليار دولار صرف كراو بو صار سركني كهرباء بلام دوخكا أما حسين شهرستاني دواي رايقين كهرباء هاوردي درو دكين بلام أنزام در أنزام كغازي لدروا هاورد كرد غازي إيراني لدروا هاورد كرد أما دوخي كهرباء العراق باشا أجر تو أم صار السريان دكين هيز بيروكت نكرد كأجر لدروا خاص هاورد بكين دوخ كسي دبل أي لهرم غازنية بوتي لهرم غاز هاورد ناكي سپاس بو خدا كمدالا كانم لبغداد بالام هاتوما هرمي كردستان دوخ كده بينم چۆنە كهرباء كا لهمو شوينك هي وبردواما برام مدالا كانم لبغدادان بابتي كهرباء لاوين در زور خرافة دوخ لبغداد زور خرافة چندين بسي بينت چندين هروها نزيكي بيست يكا پش با قاسي درو دبستن كدبينين وشداو ياخذ جانبي قشتي هاتو تاروكا اما راي كان وزارة كهرباء راي كان بهوي زوري خاص لسر كهرباء ام حالته هاتو تاروا كلا باب الوسيب كهرباء شداون هاتو تاروا كاري قريب سر يك كاري دكي كهرباء شب اما دوخكي اما بردوام اما دوخي عراق اما ام خرجياني زياد العراق اما 22 سال بردوام بكهرباء أوي كسيستم العراق ورانك بيدا تي تاكل حكومة العراق استاتي كردوا بداخل يعني أما دوخة كذابين أما بأخونية براستي أما كيشيء كان أتاني تارسل بكينو توبو كعراق كان بمراهات ناتواني إيتر عراق تارسل يوم دخلك لدواي زيادة لبيس صالة بۆچی ئەم بابەتە نەبووە بابەتێکی بنەڕەتی بۆ بەرپرسانی باڵای عێراق کە چارەسەری بکەن خۆپیشاندان لەسەر کارەبا زۆر لە عێراق دەکرێت ئێستاش بەردەوامە بەڵام نەبووتە هۆکاریەوەی کە بەرپرسان بە جدی بێنە سەرخەت بیر لە چارەسەری ئەم قەیرانە بکەنەوە اكو فساد كبير قندلشي زور قبره لنا وزارتي كهرباء هي كبستردم سيكتر كان دا يعني ساقول لك كواسليتو استادمي اول بوباس بكم كسانك هند يعني كهرباء صار سر نبت بالي اما راستي كنا يعني كهرباء صار سر بيت بشيك لو انا ضلين امريكا رجعنا انا دم بابته صار سر بكريت اما قصيك ام واي بودسم كا بابكرينو باسيلي ولا كم امريكا صار سر بكريت جنرال كلينتون هنا بو عراق صار سر يوم دخل بكات وتي امريكا صار سر بكات بلاش ديكوس مسكنا يعني صار سر بكات اما قصي بيبنمن بوتي وراسي كان نالين كا لدوخه كذا من واي بودسم كان الحكومه دا لوانيه كلوانيه دتواني بلين دتواني باش بدوخه كلا أنا سأقول لك شيء دمي أود بوباز بكم لا سالي 2027 دا إما بيستمع مخازنا منه أو باس بو عراق كما وكو عراق باسي لو دكم لسال 2027 دا إما بيستمع مخازنا به بلام دواي أو تير رداد من بيم راجع عندي كيكم وشاد دستن بيكر قندليبو قندلي بتواوي سيكتر كان دا روسوا بس تواوي دامز راو كان بتواوي سيكتر كان دا أم قصيك لخورنا كم أم قصينا كم لا هرمي كردستان دم من لا بشتار كاشمير كان على كان دي كلا لا تواوي كان على كان عراقي بس ده كم قندلي بس ده كان كسرمد لهرمي كردستان بوي بس قندلي عراق دكات نخير من لبغداد يعني لهر شوينك بشداري بكم ظالم قندلي روسوا
گەندەڵیە کێ بەڕێز بەیاتی ئایا ئەم گەندەڵیە لە کۆتاییدا سەری عراق دەخوات تەنها لە کەرتی کارەبانیە لە زۆر کەرتی دیکەدا و لە زۆر بواری دیکەدا گەندەڵی هەیە بەڵام چارەسەری ئەم بابەتە ناکرێت والله سؤال مهم جدا بەڕاستی پرسیارێکی زۆر جوانە سەرچاوەی ئەم گەندەڵیە تائیفیەکانە بابەتە تائیفیەکان لە عێراقدا هەیە ئەمان لە دەستوردا نییە بەڵکو من کاتێک قسەی لەوە دەکەم ئەگەر ئەوە عربی بێ ئەو وەسیرە شیعی بێت دەبێت ئەو وەسیرە سونی بێت دواتر ئەم وەسیرە کورد بێت ئەمە ئەم بابەتێکە هیچ کەسێک نییە کە ئەم بابەتە چارەسەر بکات یاخود تەناسوول بکات لەو شتەی کە لەوێگان سونە نە کورد نە شیعی ناتوانن تەناسوول بکەنەوەیە ئەمە سیستەمێکە دامەزراوەکان بە تەواوی ڕۆچووە سیستەمێکە لە سەرکردەکاندا سەرکرد ئەمنیەکاندا لە تەواوی وەزارەتەکاندا لە تەواوی سێکتەرە جیاوازەکاندا ئەم سێکتەرە بەردەوامی هەیە ئەگەر ئەمە شیعە بێت دەبێت ئەمە یەکێک دیکە سونە بێت یەکێک دیکە کورد بێت ئەمە سیستەمێکە لە عێراقدا وەکو شەریعەتێکی لێ هاتووە دەتوانین بڵێین واتە لە سەرەتاوە سەرۆک کۆمار کوردە سەرۆک وەزیران شیعی و سەرۆکی پارلەمان سونی ئەمە وەڕاستی دەتوانم بڵێم نابێت وڵات نابێت ئاوا بەڕێوە بچێت من دەبێت بە شێوەی سیڤی کەسێک وەرجگە لە شوێنێکدا کار بکات بە گوێرەی ئەو کاری کە شارەزای لێ کار بکات دەڵێن چۆن گەندەڵی ڕۆچووە چۆن ڕۆچووە هەر کەسێک ئەو کەسە دەێنێت کە لە خۆی نزیکە واتە دەورا پشتی خۆی بەقوتر دەکاتن هەر کەسێک دەچێتە سەردەسەڵات بین لەوە دەکاتەوە چۆن پارە تۆ کاتەوە بۆ هەڵبژارین داهاتوو بۆ 4 ساڵی داهاتوو لە دەسەڵاتدا بێت دەمەوێت ئەوەش ڕابگەین هەروەها پرسیاریش لێ دەکەم و خۆشم وەڵام دەدەمەوە لە کوێ هاتووە ئەو هەم ملیارانەی کە لە ئێستادا بۆ هەڵبژاردن سەرف دەکرێت ئەو هەم ملیارە لە کوێ هاتوو ئەوە پرسیاری منە کە بە ملیارها دۆلار لە هەڵبژاردنەکاندا خەرج دەکرێت لە ئێستادا موچەی پەرلەمانتاریەک چەندە لە 4 ساڵدا بەڕاستی کە 100 مەتری پێ نایە 200 مەتری لە بەغداد پێ نایە ئەم پارەیەکە وەردەگرن وەکو دەزانن نرخی خانوبەرە زۆر لە بەغداد گرانە کە مەتر خانوویەک بۆ 10,000 دلار بەرز دەبێتەوە باش ئەم هەموو قەسرە لەکوێ هاتم بۆ هەموو وەرپرسان باش کاتە کێشە لە ئیدارەدان هەیە لە عراق لە بەڕێوەبردننی قەیران و ئیدارەدان هەیە لە عراق بۆ ئەم کێشانە بەردەوام بەڵام پارێکی کەم خرج نەکراوە 100 ملیار دلار بۆ کێشەی کارەبا تا ئێستا تەرخان کراوە ئەمەش پارێکی خەیاڵی ئەمە تەنها بۆ کارەبا خرج کراوە یا سپی کراوەتەوە پارە لەم ڕێگەیەوە بۆیە حاڵی عراق بەم شێوازێ لەبەر نەبوونی کارەبا ئێستا خەڵکەکەی دەناڵێنن لا دەسرا ڕاستی زۆربەی پارەکان دەسرا چەندین بەرپرس پارەکان دەسی کە لە زۆر ئەوەدا کە چوونە دەرەوە و هەروە چەندین عەسابە هەنکە لە وەزارەتی کارەبادا ڕۆچوون ئەم کاربانە ئەم عەقدانەی کە ئەنجامی دەدەن 100 ملیار دینار ئەنجام درراوە کە بە 50 ملیار دینار نووسراوە ئەمە دۆخکێ لە تەواوی عێراقدا لە تەواوی ناوچەکەدا کە گەندەڵێکی زۆر هەیە چارەسەر نابێت تا ئەگەر دەستێکی ئەمین ئەمە چارەسەر نەکات دەستێکی ئەمین کار نەکات بۆ ئەمانە کە چارەسەری بکات ئەمە چارەسەر نابێت ئەمە تاکە چارەسەرە کە باسم لێەوە کرد کەسی ئەمین کەسی پارێزرا و لەو شوێنە دەبن ئەوە دەزان ئێمە چەند ملیۆن کەسی بەسیترین مافکە خەڵک هەبێ کارەبایە پارە دەدات بۆ کارەبای وەرگری بەڵام نیەتی خەڵک پارە دەدات بۆ کارەبای هەبێتم بەڵام نیەتی خەڵک کارەبای دەوێت هەر دەزانم پلەکانی گەرمان زۆر بەرزە ئێمە ناتوانین منداڵەمان هەیە نەخۆشمان هەیە بەڕاستی دەتوان باسی لێوەکەم ئەوەی کە بۆ ئێمە ناممە بۆ دێ لە کۆڵانی ئەوە یان خود لە چەندین شوێندا باشە بەڕز بەیەتی لە کاتێکدا کە هەرێمی کوردستان ئێستا مادەی دەربڕیوە هاوکاری حکوومەتی عێراق بکات بۆ دابینکردنی کارەبا و پرۆژانە جێبەجێ بکات بۆی هاوڵاتیانی عێراق شاوشێ و هەرێمی کوردستان بتوانن کارەبایان هەبێ بەڵام عێراق دژایەتی پرۆژەکانی هەرێمی کوردستانیش دەکات پارێ موچەی خەڵکی کوردستان نانێرێت دەڵێ هەرێم پارەی هەیە پرۆژە جێبەجێ بکات بەڵام پارەی نییە موچەی موچە خۆرانی خۆی دابین بکات بۆچی بەم عەقڵیەتە لەگەڵ ئەم بابەتانە مامەڵە دەکرێت هذه
هذه المشكلة سياسية. ئەمە کێشەیەکی سیاسیە بە دەرەجەیەک ئەمە لە 22 ساڵدا ئەم کێشەیە بەردەوامە و تێیدا دەژین ڕاستی یەکەمە نازانم چۆن ئەمە چارەسەر دەبێت باڵێ لایەنێک هەیە کە لەناو حکوومەتی عێراقدا يقول شيء کە شتێک دەڵێت لایەنێکی دیکە لە شوێنێک دیکە هەیە شتێکی دیکە دەڵێ کە لە نێوان لایەنەکاندا ڕێکەوتنێکی بەڵێ دەڵێن ڕێکەوتن هەیە بەڵام نازانین بابەتەکە چۆنە حکوومەتی ناوەندی شتێک دەڵێ ئەوەها دەڵێ کە حکوومەتی هەرێم پابەند نەبووە حکوومەتی هەرێم شتێکی کە دەڵێ کە حکوومەتی عێراق پابەند نەبووە بە ڕێکەوتنەکان واتە ئێمە وەکو گەل ناتوانین چی بڵێن ئەمە گەل باردۆختەی خراپ کردووە ئەمە مانجی چەندداین بەڕاستی بەداخۆ ماچەی مانجی چەند نهاتوە دەبینین کە بەشێک کەسێکە نایەوێت هەرێم پێش بکەوێت هەرێمی کوردستان بەرەو پێشەوە بچێت ئەمە ڕاستیە کە دەتوانین بڵین کە زۆرێک لە عێراقیەکان هەیە زۆربەی کاتەکانیان لە هەرێمی کوردستان بەسەر دەمەن ئەمە ڕاستیە کە ئەوان دەبینن کە بەرپرسان دەبینن خەڵکێک لە هەرێمی کوردستان دەژین کە وەکو ئەوەی لە وڵاتێکی ئەوڕۆپی بژین وڵاتێکی عێراق ناچێت بەڵێن ناو وڵاتێکی عێراقدان بەڵام وەکو وڵاتێکی ئەوڕۆپی دەژین ئەمە کە باکراوەندەکەیە زۆر باشە بەڵام لە کاتێکدام خەیرانانە لە عێراق هەیە گەمارۆ لەسەر عێراق هەیە بۆی کە گاز لە ئێرانەوە هاوردە دەکات لەگەڵەوەی گوشارێکی زۆر هەیە بۆی کە بەهۆی ئەو ملیشیا و گروپە چەکدارانەوە کە بابەتە سەرەکیەکەی من لەگەڵ بەڕێزی شتەرەوە بوو کەم ڕۆ قسەی لەسەر بکەین باشە بەڵام بۆ عێراق پابەند نابێت بەو پابەندیانەی کە بەرامبەر بە کۆمەڵگەی نێودوڵەتی بەرامبەر بە وڵاتانی دراوسێەوە بەرامبەر بە نەتەوەکەی خۆی لە نێو عێراقدا هەیەی. يعني هذه مشكلة والله مشكلة أما كبيرة يبدو أنه كيشيك براستي كيشي قوري أوي أم بيشزاسي برهمينا وكا بيشزاسي كاربايا پەیوەستە بە بەرهەمهێنانی خاصەوە ئەوە سوودەکەی بۆ ئێرانە دەیەوێت خێرێک بۆ ئێران هەبێت سوودێکی بۆ ئێران هەبێت ناوێت سوودێک بۆ عێراق هەبێت ئێمە لە چەندی شوێندا باس لەوە دەکەین بۆچی حکوومەتی عێراق هەوڵ نادات کە ڕێکەوتن بکات لە ناوخۆی عێراقدا لەگەڵ ناوەندەکاندا ڕێکەوتن کە غاز بەرهەم بهێنێت کە غاز لە عێراقدا هەیە ئەمە پرسیارێکە ئێوە دەچن بۆ ئەم پیشەزانیە لە کۆرمۆر هەروە لە چەندی شوێن دیکەدا لە هەرێمی کوردستان غاز هەیە کە دەیانەوێت کۆنتڕۆلی ئەم غازە بکەن بۆچی ئەمە کێشەکە چییە بۆچی وا دەکەن؟ زۆر باشە سپاس دەکەم بەڕێز سەرمەد بەیەتی شارەزای ئەمنی کە لەگەڵ کوردستان 24 بووی زۆر سپاس.